ئێمە وەکو کۆمەڵی دادگەری مەڵبەندی گەرمیان هەڵسایان بە دابینکردنی 100 سەلەکەی خۆراک بۆ ئەو منداڵە بێباوکانە دیارە خوای گەورە جەزای خێرخوازان بداتەوە کە ئەمڕۆ لە ڕۆژی عەرەفەدا و ئەم ڕۆژێک کە جومعەیە ئێمە لێرەوە دوعای خێر بۆ کەسانەکەن کە هاوکاری خەڵکی فەقیر و هەژارەکەن بە تایبەتەوە کە هاوکاری ئەمەیان کردووە خوای گەورە ئەجر پاداشتان بداتەوە لە 250 دینار تا خۆراک تا غەرزی هەر شتێک خواردنی ئەدەنە ئەم بێباوکانە ئێمە لێرە زۆر سوپاسیانەکەین و داواکاری لە خوای پەروەردگار لیان قبول کە ئینشاءڵڵا بێتە مایەی سەرفەرازی دنیا و قیامەتیان. دەستان خۆشی یاخوا خوا و پێغەمبەر قبوڵی کە سلامەتن یاخوا قوربانی یاخوا ئەمڕۆ ڕۆژێکی باشە ڕۆژێکی خۆشە خوا و پێغەمبەر بێوەیتان کە هەر سەربەرزن خوا لێتان قبول کە مناڵەکەم زۆر بەخوا نقسانە ئەرە بەخوا کارەسیمێتی گۆرە بەخوا خەڵک بۆی سند ئەرە وەڵا خەڵک بۆی سند بەخوا زۆر مناڵەکەم داماوە لێکەش هاوردمەکەدار بەخوا خەڵک گریە باوەشەوە خوای زانێ بووم وەڵا زۆر دڵخۆشم دەستان خۆشێ یاخوا خوا و پێغەمبەر بێوەیتان کا یاخوا خوا و پێغەمبەر خوا هەر سەربەرزتان